الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس بيرو باور بومروف زور گرنگا. بيرو باورێکی ساغ و سەلامەتت هەبێ ئامانجدارت دەکا. لە بەرهەمەکانی بیر و باوەڕ بۆ مرۆڤ ئەوەیە دەتکا بە مرۆڤێکی ئامانجدار، هیوادارت دەکا بە ژیان، بە هیممەتت دەکا، ناودارت دەکا. هەموو ئەوانەی لە مێژووی مرۆڤایەتیدا کەسانی ناودارن و خەڵک دەیان ناسێ و مێژوو ناوی تۆمار کردوون، ئەو کەسانن کە خاوەنی بیر و باوەڕ بوون. ئەگەر بیر و باوەڕەکەت ڕاست بێ، سەرچاوەکەی قورئان و ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، کە بەتەنها دڵنیابن هەر ئەوەش ڕاستە. قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دڵنیاییەوە دڵخۆشی ئەم دنیای کردە پەشیمان نابی و سەرفراز و بەختەوەری قیامەتی و جێگاشت بەهاشتە. بەڵام ئەگە پەنا بەخوای پەروەردگار بیر و باوەڕێک کە مرۆڤ لە سەریەتی چەود بوو، ڕێگاکە خوار بوو، ڕێبازەکە لار بوو، هەر لە ماوەیەکی نزیک یان دووردا جار هەیە کەسەکە دەگاتە کۆتایی تەمەنی، دوای چەندین دەیە خەبات و تێکۆشان لە پێناوی ئەو بیر و باوەڕەدا، ئەمجا پەشیمان دەبێت، کردە پەشیمانە لە ڕابردووی خۆی، لە هاوڵەکانی، لە هاوڕێبازەکانی، لە هەواڵ و هاوڕێکانی ڕابردووی چەندەیەی خەباتی بێبەری دەبێ. ئەڵێ خیانەتیان پێکردم، ئەڵێ غەدریان لێکردم، ئەڵێ مافیان نەدامێ، ئەڵێ نەمزانی وابوو. پەشیمانە و پەنا بەخوا بەدبەختی قیامەتیشە، چونکە هیچی بۆ خوا نەکردووە، توێ شەبەرەی لای خوای خاڵیە، ئەمەی کردوێتی بۆ دنیای کردووە. با خەڵکیش بە قارەمانت بزانێ، با خەڵکی پێت بڵێن فڵان کەس بەڕاستی سیاسەتمەدار بوو، لە پێشگیری ناوەکە تا سیاسەتمەدار و سیاسەتوان فڵان کەس ناو بێ، با بڕوانامەی باڵات هەبێ، پێت بڵێن پرۆفیسۆر فڵان کەس، دکتۆر فڵان کەس، مامۆستای زانکۆ فڵان کەس، چونکە بیر و باوەڕەکەت سەرچاوەکەی لە قورئان و ڕێبازی پێغەمبەرەوە نیە صلی الله عليه وسلم، بەخوا ئەوەی تری هەمووی لاڕێیە، هەمووی خوار و خێرچی و لاریە. وەڵی بە چاوی خۆمان دەبینین زۆریان ئەوەی ناخیان ئاشکرا دەکەن، دوای ئەو چەندەها ساڵ خەبات و تێکۆشانە، قوربانی دانا، ئەشکەنجە خواردنە، دەربەدەربوونە، ئەڵەن پەشیمانین لێی. ئەوەشی کە دەری نەبڕیوە لە ناخی خۆی داهێشتوێتیەوە، ئەوێش هەر پەشیمانە، بەڵام بەرژەوەندیەکەی ماوە جارێ. بەڵام مرۆڤی بێبیر و باوەڕ هەر ئەوەیە زیندووە. زیندوو بوون لەگەڵ ژیان بوون دووشتی جیاوازن. هەر کەسێک لە دنیادا بیر و باوەڕ و مەبدەئێکی نەبێ زیندووە، کار دەکا، خواردن دەخوا، پارە کۆ دەکاتەوە، هاوسەرگیری دەکا، منداڵ دەخاتەوە، خان و دروست دەکا، پرۆژە دروست دەکا، سەرمایە بەیەکەوە دەنێ، خوێندن تەواو دەکا، بڕوانامە بەدەست دێنێ. بەڵام چونکە بۆ ئامانجێک ناژی، چونکە بیر و باوەڕێک و مەبدەئێکی نییە، ئامانجێکی دیاریکراوی نییە، تێبکۆشێ بۆی بڕوای پێی نییە، ئەو کەسە سێ حاڵەتی بەسەر دێ. یەکەم زوو ماندوو دەبێ، یعنی بەردەوام هەنا سبڕکەیەکی لە ژیانە، ماندووە، شەکەتە. دووەم بێهیوایە، دایمە بێهیوا دەبێ، چونکە بەڕاستی ئەگەر ئینسان ئەم ژیانی دنیاە هەر ئەمەندە بێ کە دەیبینین، تۆ تەنها خەریکی کەسابەت بی، پارە کۆکردنەوە بی، نەوە خستنەوە بی، خان و دروستکردن بی، وەڵاهی ئەوانش دەگەیە لووتکەی تێربوونەکەی، یعنی وان لێدێم بێهیوا دەبی. خەڵکێک دەبینی کە دەمرێ، باشە بەیانی منیش دەمرم. خەڵکێک دەبینی لە ساغی جەڵتەیەک لێی داوە، لەو هەموو سەرۆت و سامان و خۆشگوزەرانەیە کە پێی گەیشتۆ مەحرومە، تۆ بێهیوا دەبی لە ژیان. سێیەم بێناو دەمرن. هەموو ئەوانەی خاوەنی بیر و باوەڕێک نین، ناونیشانێک لە شوێنی خۆیان بەجێ ناهێڵن، بەبێ ناوی بەنە ناسراوی دەمرن. جوانترین بیر و باوەڕی ئیسلامە. وتاری ڕابردوو لەگەڵ جەنابتاندا لە سوورەتی ئەلئەنعام ئاەتی 59مان وەرگرت کە پەروەردگار دەفەرمێ وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو. وعنده پێش خراوە، ئەگەر ئاەتەکە بیفەرموایە مفاتيح الغيب عنده، هەر ڕاست بوو،
بەڵام بۆ عنده مفاتيح الغيب عنده پێشخراوە للتخصيص والحصر والقصر بۆ تایبەتمەندکردن و دیاریکردن و کورت هەڵێنانە واتە تەنها و تەنها ئەوە ڕاستە تەنها و تەنها کلیلی نهێنیەکان داهاتووەکان ئەڵڵا بەس خۆی دەیزانێ بەس ئەڵڵا خۆی دەیزانێ بۆیە ئەم ئاەتە پێی وتین بەردەوام گەشبین بە داهاتوو مادام تەنها پەروەردگار دەزانێ تۆ قەت ڕەشبین مەبە بە ژیان بەردەوام گەشبین بە دواتر ئاەتەکە درێژتر دەبێتەوە ورتری دەکاتەوە بابەتەکە دەفەرمێ ويعلم ما في البر والبحر خوای پەروەردگار زانایە بینایە بیسەرە ئاگادارە بە هەرچی کەوا لە ناو وشکانیدایە و ئەوەش کەوا لە ناو ئاو دەریاکان و زەریاکاندایە یعنی خوای پەروەردگار بە هەمووی ئاگادارە بەڵێ بە زەڕە و کەمتر لە زەڕە ئەوەی لەسەر وشکانی بێ ئەوەی کەوا لەسەر ئاو بێ ئەوەی لە ناو ئاودا بێ هەمووی شارەزایە خوای پەروەردگار ئاگای لە هەموویەتی ئەمڕۆ ئەوەتانە بە چاوی خۆت دەبینی لە ڕێی مانگی دەستکردەوە دەبینی مرۆڤە مەخلووقێکی خوایە لە ڕێی عیلمەوە چاودێری زەریایەک دەکات دەریاکان دەکات سەر وشکانی دەکات لە ئاسمانەوە مانگە دەستکردەکان ئەوەتانە بۆ کەناڵەکان هەموو زانیاریەک لە هەموو شوێنێک و پنتێکی ئەم زەوێدا دەگوازێتەوە ئەمە مەخلووقێک بە زانیاریەکی کەم ئەمەی لەبەردەستایە ئەی پەروەردگاری خالق سبحانه وتعالى ئەوە هەر لێگەڕێ ئەمە بیر و باوەڕەکەی ئێمەیە کە خوا ئاگای لە هەموویەتی ما في البر ئەم بیابانێک کە چاو تا بڕوانی شوێن هەیە بەس بیابانە هەموو دەنگکۆڵە لمێکی ئەو بیابانە ئەڵڵا سبحانه وتعالى ئاگای لێیەتی لەکوێیە بەرەو کوێ دەڕوا با بۆ کوێ دەیجوڵێنێ هەموو شاخەکانی سەرزەوی هەموو دۆڵەکان هەموو ئەو ئەشکەوتانەی کە ئەوەندە شوێنەکەیان سەختە مرۆڤێک نەیبینیوە بەس باڵندەکان دەچنە ناویەوە ئەشکەوتێک کە ئەو سەری تا ئێستا کەس نەیبینیوە ئەڵڵا سبحانه وتعالى ئاگای لە هەموویەتی هەموو بەشەکانی ئاوی سەرزەوی ئەو هەموو ئاوەی کە لە سەر زەویدایە خوای پەروەردگار ئاگای لە هەموویەتی ئەم ئاوە لەکوێ بێ لەکوێ هەڵدەقڵێ لەکوێ دەبێت بە هەڵم و چەندی دەبێت بە هەڵم و دەبارێتەوە بە سەر زەویدا ئەم بارانە بەرکوێ دەکەوێت هەموو دڵۆپە بارانێک ئەڵڵا سبحانه وتعالى ئاگادارە ئەم دڵۆپە بارانە بەکوێ خاکی سەر زەوی دەکەوێت ئەم ئاوە لەکوێدا پێویستە سوێر بێ چونکە ئاوی شیرین لە سەر زەویدا زۆر کەمە وەی دەریا و زەریاکان وەی لە ناویدایە بۆگەن نەبێ ئاوەکان زۆری سوێرن خوا دیاری کردووە ئاوی کوێ دەبێت سوێر بێ ئەی ئاوی کوێ دەبێت شیرین بێ خوای پەروەردگار دیاری کردووە لە ئاوەکە لەکوێدا دەبێت شیرین بێ ئەم دابەشکردنە هەمووی ئەڵڵا خۆی کردوێتی هیچی لە خۆیەوە نەڕۆیشتووە ئاوی ئەوێ سوێر بێ ئاوی فڵان شوێرین بێ ئەمکانیە لەوێ هەڵبقڵێ ئاوەکە بێتە دەرەوە ئەوە لە فڵان شوێن نەبێ ئەمە هەموو خوا نەخشە سازی کردووە خوای پەروەردگار هەر لە جەستەی خۆماندا ئەوەی نیشانداوین جەناب سەیری بەس کەللەی سەری خۆتکە ئەم هەمووکانیە لە ناو کەللەی سەری ئێمەدایە هەر یەکە تامەکەی جیاوازە بۆ نمونە ئاوی چاومان کانیەکە ئاو لە چاومان هەڵدەقڵێ بە ئەندازەی پێویست ئەم چاوە بەردەوام تەڕە واللهی یەک تۆزی زیاتر بێ هەها هەیە ئاو تۆزە بە چاوی دێتە خوارەوە چەند ناشیرین دەبێت چەند بۆ خۆی ناڕەحەتە دایمە دەستە سڕێک بەڕۆیە کلێنکسێکی پێیە دەوێت ئاوی چاوی بسڕێتەوە خۆت ناڕەحەتی بە ئەندازەی پێویست ئاو بەردەوام دەڕژێتە سەر چاوەکەت و ناو چاوتەوە بۆی ئەم چاوە بەردەوام تەڕێ وشک نەبێتەوە ئەم ئاوی چاوە سبحان الله سوێرە خوای پەروەردگار بە سوێر دروستی کردووە بۆ شیرین نییە بۆ ئەوەی ئەم ئاوە سوێرە بەزەکەی چاول لە توانەوە دەپارێزێ بەخوا شیرین بۆیە چامان وردەوە دەبچووک دەبەوە نابینا دەبووین ئەم ئاوی چاوە سبحان الله خوای پەروەردگار بە سوێر دروستی کردووە بۆی بەزی چاومان پارێزێ ئەم ئاوی چاوە ئەگەر لە سیبریای ڕووسیاوی ئەوە بەردەوام چاوت دەجوڵێ ئاوەکە نایبەستێ
ئێستا ئەو ئەنتیفرێسەی کەوا لێکرێتە سیارەوە دەڵێن لە هەر بەستەڵەکێک ئاوی نایبەستێ ئەوە خوای پەروەردگار لە چاوەکەی خۆمانە دایناوە ئەگەر ئاوی چاو وەکو ئاوی عادەتی وابوویایە هەر لە خوار پلەی بەستنەوە لە سفر بەرەو خوارەوە دەیبەست چاومان دەیبەست و چاوەکان ڕق دەبوو بینابینا دەبووین گلێنەی چاومان دەتەقی پەنا بەخوا بەڵام ئەم ئاوە هەم سوێرە هەم دژە بەستنە چاو لێ ئەمە چێ لە چاوە ئاوەکەی سوێردانا خوای پەروەردگاری کاربەجێ خوای پەروەردگار ئاوی ناو گوێی تاڵ کردووە تۆ ئەوەتە هەر کەل لە سەرێکە هەر ئەمە کەل لە سەرەکە وابزانە گۆی زەویە لێرە ئاوەکە لەم کانیان سوێرە کە چاوە بەڵام کە هاتە ئێرە هەر لە تەنیشتیەوە ئاوەکە تاڵە ئاوی ناوگوێ تاڵە بۆ ئەوەی حەشەرات و کرمەکان و پیسەکان نەسنە ژوورەوە بۆی ڤایرۆس و میکرۆبەکان لە ڕێی کونی گوێتەوە نەڕۆنە دەماخی سەرتەوە مێشکت نەڕزێ خوای پەروەردگار هەر لێرەش پێمان دەڵێ پێویستە ئاگادار بیت چۆن خوا ئەو مادە تاڵەی لە گوێدا داناوە بۆ ئەوەی حەشەرات و شتە زیان بەخشەکان نەچنە سەرتەوە مێشکن نەکۆڵن تۆش فلتەرێک بۆ گوێت دانێت تاڵیکە مەهێڵە بە ئاسانی هەموو قسەیەک تێپەڕ بێ بۆ ناو گوێت بڕواتان هەبێ عەزیزانی خۆم کەسەکانم هەر کەسێک بەردەوام قسە هەمووی بڕواتە گوێیەوە هەرچی بیستت بڕواتە گوێتەوە و لە مێشکتا کاریگەری هەبێ و لێکۆڵینەوەی لەسەر بکەی و خەمی لێ بخۆی و بە دوواداچوونی بۆ بکەی وەڵڵاهی مێشکت دەتەقێ بڕواتان هەبێت جەڵتەیەکی دەماغ لێت دەدا وەڵڵا تووشی دەیان بەدبەختی و دوژمنایەتی و لە دەستچوونی ئازیز و هاوڕێ و خۆشەویست دەبی ئەبێ ئەو قسانی کە دەچنە گوێتەوە فلتەرکراو بن چۆن ئەوەتە ئەو پیسی گوێ چاو لێ ناو بەناو پێویست بە خاوێنکردنەوەش ناکە پێویست ناکە پەنجەی تێکەی پێویست ناکە گوێپاکەرەوە بەکاربێنی چونکە زەرەر لە خۆ دەدا خوا بۆ خۆی بەدایز دەیهێنێتە دەرەوە پیسەکە فڕێ ئەداتە دەرەوە نەی خۆت و نە منداڵەکان دەستکاری ناوەکە ئاتە دەرەوە ئاوا بکە پیسەکە خاوێنکەوە پێویست ناکە شت بخەیتە ناو کونی گوێتەوە ئەم فلتەرەی گوێشت بۆ قسە دەبێت ئاوا فلتەرێکی پێوە بێ خۆی فڕیان داتە دەرەوە نەهێڵی بچێتە ناو مێشک و دەماخ و دڵ و دەروونتەوە ئاوی لوت سبحان الله کانێکە دێتە ئەملاترەوە ئەمە هەر کەللەی سەرەوە بزانە گۆی زەویە لێرە سوێر لە گوێدا تاڵ دێتە لوتەوە ئاوەکە گەرمە ئاوێکی گەرم سارد نییە شیرین نییە سوێر نییە تاڵ نییە ئاوێکی عادەتی لە لوتە هەیە بەڵام دایمە گەرمە بۆ ئەوەی مرۆڤ بە ئاسانی هەناسە بدە زۆر جار جەنابەت لە کاتی سەرمای زۆر بەهێزی زستان و مانگی ڕێبەندان و بەستەڵەکدا ئەچیتە شوێنێکەوە ئەبینی فڵان کەس یان سەیری خۆت کە لە ئاوێنەدا یان بەرامبەرەکەت دەبینی ئەڵێ لوتی سوور بۆتەوە لوت سوور بۆتەوانێ جار جارە دڵۆپێ ئاو دێتە لوتتەوە ئەڵە وەڵە ئاو بە لوتیەوە ناوەستێ لە سەرمانە ئەوە حکمەتی خوای پەروەردگارە ئەم لوتە کە هەوای سارد هەڵدەمژێ بۆی مێشکت تووشی نەخۆشی نەبێ بۆی تووشی ناڕەحەتی ژانە سەر و ئەوانە نەبی دەبێ هەواکەسی و حەوت پلە بێ لێرەدا فلتەرێکی لێدەدا ئەم ئاوە گەرمەی کە دێتە لوتەوە چونکە جەوەکە زۆر سادە فریان ناکەوێ خوای پەروەردگار فەرمان دەکا خوێن زیاتر بۆ لوتت دێ هاڵە لوتی سوور هەڵگەڕاوە دەمارەکان پڕ دەبن لە خوێن وەی ئاوەکە کارەبای زیاتری بداتێ و بۆیلەرەکە زووتر ئاوەکە گەرمکە وەی بیکاتە 37 پلەی سەدی بە 37ەکە دەڕواتە سەرەوە و سیەکانت هەوایەکی احتیاطی هەڵدەمژن و تووشی نەخۆشی و گرفتی سیەکان و هەناسەدان و قورگ و ئەوانە نابی ئەو ئاوە ئەوەندە جار هەیە پێویستی هەیە ئاوە گەرمەکە بەلووت تا زیاد دڵۆپە دەکاو دێتە خوارەوە بۆی فریاکەوێ هەواکە گەرمکا و لە پلەی 37 تا سەرکەوێ و بەرەو سیەکانت بڕوە بەڵێ خۆشەویستان ئاوی ناودەمیش خوای پەروەردگار هەر لە کەللەی سەرە هەر ئەم بەشەی سەرە ئاوی سوێر ئاوی تاڵ ئاوی گەرم ناودەمەکەت ئەو نزیکیە هەیە ئاوێکی شیرینە ئاوێکی شیرین کەلیکی ناودەمە بۆی چێژ لە خواردنەکەت ببینی هەروەها قسەکانیشت شیرین بێ خوا ئاوی ناودەمی شیرین کردووی حەیفە قسە تاڵبی قسەکانت خەڵک بتەزێنێ عەقیدەی میلەتی کوردی ئێمە دێڕێکی زۆر جوان دەڵێن باو و باپیرانمان ئەڵێ خوا مێرولەی ڕەش لە شەوی تاریکدا بەسەر بەردێکی ڕەشەوە دەبینێ مێرولەیەکی بچووکی ڕەش لە تاریکە شەوێکە لەسەر بەردێکی ڕەش خوای پەروەردگار دەیبینێ یعنی مەچای مرۆڤ نابینێ بەڵام خوا دەیبینێ
ئەمە بۆ تێگەیشتنی ئێمە ئەینا خوان ناو بەردەکەش دەبینێ، خوان ناو مێشکی ئەو مێر و لە ڕەشە بچکۆلەش دەبینێ. بۆیە خەڵکی ئێمە بەڕێزان لە ڕووی زانستی شەرعیەوە جاران بەخوا خەڵک کەمی دەزانی. ئێستا ئەلحەمدوللا میلەتەکەمان بەخوا زۆر شارەزایە. هەر مناڵک دەبینی چل حەدیسی لەبەرە، 100 حەدیسی لەبەرە، هەیە 1000 فەرمودەی لەبەرە لەم پێش بڕکەی فەرمودەدا. خەڵک زۆربەی میلەتی ئێمە ساڵانێکی ڕابردوو لە 50 ساڵی ڕابردوودا حافظی قورئان زۆر کەم بووە. ئەوەی خەڵک دەیزانی الحەمدولله رب العالمین سوڕەتی الفاتحە لەگەڵ سوڕەتی الإخلاص قل هو الله أحد کە لە نوێژا دەیخوێند، غەیری ئەوەی هیچی نەدەزانی. شارەزای حکمە فیقهی و شەرعیەکان نەبوو. خەڵک گۆسایلی گەیاندنی ئیسلام، بانکخوازان، ئەم ئەنتەرنێتە، ئەم مۆبایلە ڕۆژی 100 پۆستی ئاینی و وتارت بۆ دێ نەبوو، هیچ نەبوو. زۆرجار مامۆستایانی بەڕێز ئێمە لە گوندەکاندا وتاریان هەر بە عەرەبی بۆ خەڵک دەخوێندەوە، هەر وتاری کوردیش نەبوو. بەڵام خەڵک ئەوەندەی دەزانی خوای بە حەق پێغەمبەری ڕاستی ئیسلام، پێغەمبەرانی خوا سەلامی خوان لەسەر بێ، فریشتەکان، پێغەمبەران، کتێبە ئاسمانیەکان، ڕۆژی قیامەت، نوێژ، ڕۆژوو، زەکات، حەج، ئەمەی دەزانی حەڵاڵ هەیە و حەرام هەیە، قیامەت هەیە و لێپرسینەوە هەیە. نوێژ فەرزە و چواندنی نییە، ڕۆژوو بەبێ عوزر خواردنی نییە، خەڵک ئەمەی دەزانی. ئەمە کاری پێدەکرد لە ناو دڵیان نەخشی بەستە بوو، لە مێشتیا چەسپا بوو. ئەو زانستە کەمە شەرعی دەزانی بەڵام بە کردار جێبەجێی دەکرد. ئەم ڕۆژانە کتێبێکم بەدەستەوە بوو بۆ بانکخوازان. مامۆستای بانکخواز ئەندازیار عوسمان محەممەد ڕەشید نووسیوێتی، چاپی دووەم 2019 چاپکراوەتەوە. لە لاپەڕەی 54 دەڵێ مام ئەمین ئەحمەدێک هەبووە لەو منتیقەی گەرمیانە، ناوی مام حەمەد ئەمین بووە، مام حەمەد ئەمین کوڕی ئەحمەد بووە، شوان بووە. ڕۆژێک گەرمای هاوینە، ئاوەکەی زوو خواردوێتەوە، زۆر دەڕوات تا دەگاتە شوانێکی تر، کوڕێکی گەنجە، دەبەیەک ئاوی گەورەتر لەوی لە ماڵەوە هێناوە، هەندێک ئاوی پێماوە. ئەڵە کاکەی جانی یارمەتیم بدە بەرەو وا ئێوارە دەڕۆین و نوێژی عەسرەکەم نەکردووە، وەڵڵاهی ئاوەکەم تەواو بووە و فریای دەستنوێژ ناکەوم. مام حەمەد ئەمین لە شەریعەتا هیچ شارەزاییەکی نییە، مامۆستایەکیش لە گوندەکەیاندا نەبووە فێری ئەوەی بکات تەیەموم هەیە، هەر تەیەمومی نەبیستووە لە کاتی ئاوا سەغڵەتی و بێ ئاویدا لە شوێنێکا کە تۆ ئاوت پێ نەماوە یان بۆ خواردنەوە زۆر زەروری چۆن تەیەموم دەکەی بە زەویەکە، ئەوەی هەر نەبیستۆ شارەزانیە. شوانی دووەمیش کە گەنجەکەویش هەوانە هەر نازانێ، ئەڵێ وەڵڵاهی مام حەمەمین ساڵات مەبە، وەڵڵاهی ئاوی خۆم نادەم بە تۆ، کاکە جارێشکە ئاو زۆرتر بێنە. ئەڵێ وەڵڵاهی لێ دەستم چوو، بەسەرما تێ ناپەڕێ، بەڵام تکال لێ دەکەم، تۆ ئاوت پێماوە، بەشی دەست نوێژەکەم بدەیە، وا بەرەو مەغریبیش دەڕێن با من نوێژی عەسرەکەم نەفەوتێ، هەتا دەگەینەوە ئاوایی. ئەڵێ نایدەم، ئەڵێ بە پارە، ئەڵێ نایدەم، ئەڵێ وەرە لە ناو مەڕەکەما کاوڕێکی زۆر قەڵەوی دابەستە، کامەی دڵی تۆ دەیگرێ، وەرە هەڵی بژێرە بەس ئاوی دەست نوێژەکەم دەیە. خۆتۆنە لە تینوانە دەخنگەی نەتینوت دەبێ، وەر بەشی خۆتی لێ بخۆ، ئەوەی مایەوە من هەرچۆنە بێ دەست نوێژەکەمی پێدەشۆم، بەس توخوا با نوێژی عەسرەکەم نەفەوتێ. وەرە یەک کاوڕ هەڵگرە، ئەگەر زیاتریشت دەوێت لەوەش هەڵگرە، چەندت دەوێت لە مەڕەکەما هەڵی بژێرە، بەس ئەوەندە نوێژی عەسرەکەم نەفەوتێ. سەیری ئەم ئیمانە بەڕێزان، ئەم دڵسۆزیە بۆ دین، ئەم پەیوەندیە لەگەڵ خالقا. ئێستا کەسەکە ئاوی گەرم لە ماڵەوە، ئیسراحات، سۆپای گەرم لە زستانە، کەسی تااقەتی نییە، وەڵڵاهی تااقەتم لێ بۆ بەیانی هەستم نوێژەکەم بکەم، تااقەتم لێ نوێژی عەسرەکەم بکەم. خۆ ئەگەر لێ بپرسی 1000 ئەوەندەی مام ئەحمەد دەزانێ هەموو فقی ئیسلامی ئەوەندەی بیستۆ، ئەوەندە بۆ باس کراوە، ئەوەندەی گوێی لە ڤیدۆ بۆ هەموو تەلەڤیزۆنێک سوپاس بۆ خوا بیکەوە، چەند مامۆستای بەڕێزی ئاینی شەو ڕۆژ قورئانت بۆ تەفسیر دەکەن، مانای فەرمودەکانت بۆ دەکەن. بەڵام خەڵکی ئێمە عەقیدەکەی هەبوو، ئەم عەقیدەیە سەرفرازت دەکا، ئەم عەقیدەیە لە مێشکتا بوو تۆ سەرفرازی بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار. وەیەعلەم ما فی البەڕ والبەحر. ئەمجا دوای ئەوە ورتری دەکاتەوە، قورئان دەفەرمێ لە درێژە ئاەتەکەدا وما تسقط من ورقة إلا يعلمها. هەر گەڵایەک لە دارێک دەبێتەوە ئیلا ئەڵڵا پێی ئاگادارە، إلا يعلمها، خوای پەروەردگار پێی ئاگادارە کەی کارەکەی تەواو دەبێت. ئەم گەڵایە کە بچووکە دوای گەورە دەبێت، دوای حەجمی تەواوی خۆی وەردەگرێت، خوای پەروەردگار بەرنامەیەکی تێدا داناوە، ئاگادارە بەوەی کارەکەی کەی تەواو دەبێت، کەی تەواو بوو زەرف هەڵدەگرێت، ڕێ وەکو لە پایزەربنین لە دارەکە دەبێتەوە.
خی گەورە یعلەمها ئاگای لە هەموو گەڵایەکە، هەموو گەڵای گوڵێک، هەموو گەڵای دارێک، هەموو گەڵای هەر ڕۆکێک الله سبحانه وتعالى ئاگادارە کەی کارەکەی تەوەی تەواو دەکا، لە چ نان و چرکەیەکا کارەکەی تەواو دەبێ، کەی لێ دەبێتەوە، خوا ئاگای لەو کاتەشەکە لێ دەبێتەوە، لە گەڵاکە دێتە خوارەوە، لە دارەکە دێتە خوارەوە، لە گوڵەکە دەبێتەوە. خوای پەروەردگار ئاگادارە ئەم گەڵایە دەکەوێتە کوێی سەر زەویەکە، دەکەوێتە ناو ئاوەوە، ئەکەوێتە ناو زەویەوە، ئەکەوێتە سەر خاکەکە، لەسەر پوشێک دەوەستێ، خوا ئاگای لێیەتی. ئەم گەڵاوەریوە دەبێ بە چی؟ خوا ئاگای لەوەشە. چی دەیخوا؟ ژیاندارێک دەیخوا، حەیوانێک دەیخوا، کرمێک دەیخوا، خوا هەمووی ئاگای لێیەتی. کەواتە خوای پەروەردگار لەڕێ ئەم عەقیدەیەوە، لەڕێ ئەم ئایەتەوە وما تسقط من ورقة إلا يعلمها پێمان دەڵێ خەمبار مەبە ئەی عەبدەکەم. خوا دڵمان دەداتەوە، خوا دڵمان دەداتەوە ئەی عەبدەکەم غەمبار مەبە، من ئاگام لە گەڵایەک بێ، کەی کاتی تەواو بووە، کەی دەکەوێتە خوارەوە، لەکوێ دەکەوێتە خوارەوە، ئەبێ بە چی و چی دەیخوا، چۆن ئاگام لە تۆی عەبدم نییە، چۆن ئاگام لە تۆ نییە ئەی بەندەکەم، چۆن ئاگام لە تۆ نییە کە مەزلومی، چۆن ئاگام لە تۆ نییە کە نەخۆشی و هاوار دەکەی خوایە شیفام بۆ بنێری، چۆن ئاگام لە تۆ نییە ئەی بەندەکەم کە موحتاج و احتیاج و قەرزاری، چۆن ئاگام لە دڵی خەمبارت نییە کە هانا و هاوارم بۆ دێنی کە چاوت پڕ لە فرمێسکە و کە لێ قەوماوی، چۆن ئاگام لێت نییە. ئەمە عەقیدەیە بەڕێزان، ئەم عەقیدەیەت هەبێ سەرفرازی، والله خەمەکان لە ناود نابن تۆخ بەسەر خەمەکان ئازاڵ دەبی. خوا دەفەرمێ ئاگام لە هەموو گەڵایەکی ئەم هەموو سەرزەویە هەیە، چۆن ئاگام لە تۆ نییە؟ كن موقنا بأن الله يعلم كل أحوالك فاطمئن، دڵنیابە و دڵنیابە و دڵنیا، هیچ گومانت نەبێ الله سبحانه وتعالى لە هەموو بارودۆخێکە ئاگای لە تۆیە. فاطمئن دڵنیایی وەرگرە، بێخەم بە، هەوڵی خۆت بدە، زانستی خۆت بەکاربێنە، محاوەلەی خۆت بکە و ئەنجامەکەی بدە دەستخوا. ئاگادار بە حەق نەکەی بە ناحەق، خوا ئاگای لێتە، خوا ئاگای لەو گەڵایەکە دەکەوێتە خوارەوە، ئاگای لە کردەوەکانی تۆ نییە، ئاگای لە تۆ نییە حەقێک دەکەی بە ناحەق، ناحەق دەکەی بە حەق، ئاگای لە تۆ نییە کەوا دۆستیەکان تێکەڵاو دەکەی، بەخوا ئاگای لێتی. ئەتەوێ بە سوێندی بە درۆ بەرامبەرەکەت بخەڵەتێنی پەنا بەخوا، خۆت دەخەڵەتێنی بەڕێز، خۆت دەخەڵەتێنی، خوا ئاگای لێتی، با هیچ دادوەرێکی سەرزەویش ئاگای لێ نەبێ. کتێبێک هەیە لأنك الله، تا ئێستا دوو بەرگی لە دەرچووە، ئەوەی من بینیومە. لأنك الله کتێبێکی زۆر بە نرخە، نووسەری ناودار عەلی بن جابر الفیفی نووسیوێتی، لە بەرگی دوودا لە لاپەڕەی 157دا لە چاپی دووەم، ئەوەی لای منێت چاپی دووەم 2023 چاپ کراوە لە سعودیا. مامۆستا عەلی بن جابر الفیفی دەڵێ یەکێک لەو ڕووداوانەی کە خۆم ئاگادارم پێی، هی کەسێکی نزیک و هاوڕێم ئەوە بوو، کەسێک لەگەڵ خێزانی بەڕێزی خۆیدا لەناو ئۆتۆمبیلێکی زۆر باش و جوان و بێکێشەدا، هیچ سەرپێچێکی یاساییان نییە، دەڕۆن بە ئاستی دیاریکراوێک کە پۆلیسی هاتوچۆ دیاری کردووە، هیچ کێشە و خلافێکیان نەبووە، دەڕوا دەگاتە ترافیکێک، ترافیکەکە سەوز دەبێ، بە ئاسایی زۆر بە ئیسراحەت دەڕوا، چونکە سەوز بۆ ئەو، یعنی تۆ بڕۆ. بەڵام لەو کاتەدا کەسێکی سەرشێت نایاسایی بە ئۆتۆمبیلێکی خراپەوە سوور و سەوز ناناسێ، هەر پێی لێ دەنێ دەوێت زووتر دەرچێ، ڕێک لە ناوەڕاستەوە لە سەکنەکە دەدا، واتە لەو بەشەی کە ئافرەتەکە خاتوونەکە لە تەنیش مێردەکەی دانیشتووە. ئەمان بە ڕێگایەکی ڕاستی خۆیاندا دەڕۆن، وڵات دەست بەجێ مێشکی سەری ژنەکە دەتەقێنێ، یەکسەر دەیکوژێ، کە دای دەگرن ژنە نەماوە، کابرا دەگیرێ، کابرای سەرشێت، سنوور بەزێن، ترافیک بەزێن، ئەوەی لە گڵۆپی سوور دەدا، سنوورەکانی خەڵک ناناسێ، بەس بەرژەوەندی خۆی دەبینێ، بۆ کەمتر لە چەند چرکە خۆی و خەڵکی دەکاتە قوربانی، سەبری نییە، هیچ سنوورێک ناخوێنێتەوە، کەس نابێ ڕێگری لێ بکە، ئەوانە بەڵای کۆمەڵگان. بەڵێ ناڵت دان بار هەڵەی خۆی دابنێ، داوای لێبوردن بکە، داوا بڵێ یا ڕەبی خۆیا بمبورە لەم قەتڵی کەوا من کردم، داوای لێبوردن لە هاوسەری ئەم پیاوە بکە،
پیاوەی لێبوردن لە منداڵەکانی ئەم ژنە مردووە بکە لە کەسوکاری لە خوشکوبرا و لە دایک و باوشی بڵێ بمبورن فکری بەشەرە واللهی چاوم نەیبینی قەدەراتی خوای بۆ عزر بێنێتەوە دڵنەواییان بداتەوە واللهی نەمزانی بمبورن بە گەورەی خۆتان یان چیتان دەوێت حەز دەکەن سجنی هەتایی بکەن بەس خوان نەمسووتێنە بە جەهەنەم لەسەر ئەم خەتڵە ئێوە چیتان دەوێت من لە خزمەتتانم بە پێچەوانەوە خۆی بە تاوانبار نەزانی بەداخەوە ڕێزم هەیە بۆ هەموو شەی پۆلیسی هاتوچۆ ئەوانە بە زەبری پارە کەسوکاری باوکو و خزمی خراپ لێ کۆبوونەوە ویستیان بە بێت تاواندەریکەن وتی والله برا من نەک تاوانبار نیم من بوومە قوربانی سارەکەم وێران کراوە هەندێک لە جەستەم خەری بۆ بکەوێتە مەترسیەوە ئەم پیاوە من لە سەوز دەڕۆیشتم ترافیک بەڕووی ئەوە سوور بوو کابرای مرور کە لەسەر فلکەکە و چاودێری شتەکانی دەکرد و سەر کامێراکان بۆی نووسی بەڵێ بەرامبەرەکەت کە ژنەکەی مردووە خەتابارە ئەو لە ترافیکی سووری داوە حەقیقەتەکانی هەڵاوژارکردن ئەم ماڵە چوونەوە مامۆستا عەلی بن جافر الفیفی لە کتێبی لئەنەکە الله لە بەرگی دوو لە لاپەڕەی 157 تا دەڵێ ئەمانە ماڵێکی پاک خواناس بێ فرت و فێڵ بێ تێکەڵی لەگەڵ دام و دەستگای حکومەت ئەمانە نازانن بەرتیل چییە ناڕاستی چییە تاوانکردن بەرامبەر بە خەڵک چییە ئازیزێکیان لەدەستداوە دایکی منداڵەکان هاوسەری پیاوێکی دیندار جەرگی دایک و باوک سوتاوە ماڵی پیاوێک گوێران بووە بۆیە دەڵێن با ڕوو بکەینە خوا ئەو شەوە تا بەیانی کە بەیانی دادگایی دەکرێن کەسەکە شاهید بێنێ مرور شاهیدی بدا کە بەڵە قەزیەکە ئەم پیاوەی کە ژنەکەی مردۆ مخالیف بووە سەر ڕاوی ژنی مردۆ دەبێت بشگیرێ و قەرەبووی بەرامبەریش بکاتەوە چونکە ئەو لە ترافیکی سووری داوە نەک بەرامبەر مخالیف بێ هەموو دڵێن با لە خوا پاڕێنەوە یا ڕەبی خوای گەورە ئێمە هانامان بۆ تۆ هێنا خوای پەروەردگار تۆ ئاگاد لێیە وما تسقط من ورقة إلا يعلمها گەڵایەک لە دارێک لە گوڵێک نابێتەوە ئیلا ئەڵڵا ئاگای لێتی خوا تۆ ئاگال لەم دۆسیە ئێمە هەیە خوا ئاگال لە مەزڵومیەتی ئێمە هەیە لە ناحەقی بەرامبەر هەیە خوا تۆ خۆت فریامان کەوی ئەو شەوە تا بەیانی شەو نوێژ دەکەن و دەپاڕێنەوە و هانا بۆ ئەو خوا دەبن کە ئاگای لە وەرینی گەڵایەکە لە دارێکەوە بۆ سەر زەوی بەیانی کە دەچنە دادگا سعات دەی بەیانی ئەوانە دادوەر دادنیشێ و دەچنە بەردەمی دادگا سیر دەکەن کەسی تاوانبار شۆفێری تاوانبار خۆی هاتووە و دەڵێ بەڵێ جەنابی دادوەر وەڵاهی من لە قسەکانم هەمووی پەشیمانم ئەم ماڵە بێتاوانن من ئەم ژنەم کوشت ئەو لە ترافیکی سەوزیدا بە ئیسراحەتی خۆی دەهات لە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆیدا من ئارامە منەگرت و من سەرشێت و سەرکەش بووم ترافیکی سوورم بەزاند و ویستم بە دوو چرکە پێش ئەو دەرچم و بەڵام لە ناوەڕاستی ئۆتۆمبیلەکەیمدا و من ژنەکەی ئەوم کوشت ئەوەی جاران پێشتر دەموت هەمووی درۆ بوو هەمووی بەخوا من ناحەقم و دادوەر چم لێ دەکا یاسا چیم لێ دەکا ملکەچم بەرامبەرەکە ڕاستەقینەیە دادوەر سەری سوڵماوەتی پێم سەیرە تۆ شاهیدت هەبوو تۆ پۆلیسی هاتوو چۆکە شاهیدی بووە دای کە هەموو شتەکان لە قازانجی تۆیە ئێستا خۆت بە دەمی خۆت ئەڵێ وەڵاهی من ناحەق بووم و بەرامبەرەکەم حەقا تاوانبار نییە بەڵکو ستەم لێکراوە دەبێ مافی بدرێتێ وتی بەڵێ چونکە ئەم شەو من ڕێککەوتبووم بەیانی فڵان کەسی شاهیدم کە دۆستەکەی هەموو ئەڵە و جێڕ کردبوو بۆ تۆ لە ڕێ وەزارەتی ناوخۆ پۆلیسەوە بێ لێرە شاهیدیم بۆ بدا ئەم بەری بەیانیە لە ساغ و سەلامەتی جەڵتە لێداوە و ئێستا جەنازەکەی وا لە مزگەوتەوە مردووە شاهیدەکەم مرد وێ بە ئاگە هاتمەوە ئەو خالیقە نەیهێشت ئەم شاهیدیە نا بە حەقە بدرێت چونکە ئەم ماڵە پاکن وا ئێستا کاناش شاهیدەکە نەماو ئەگەر ئەم دۆسیە بەسەر تۆشا تێپەڕێ ئەی دۆسیە قیامەت من بە ئاگە هاتمەوە من تەوبە دەکەم چاو لێ بەڕێزان خوای پەروەردگار پێمان دەڵێ بێ ئاگامە بە ئەی عەبدەکەم وما تسقط من ورقة إلا يعلمها چۆن خوا ئاگای لە ناو دڵ و دەرونی تۆ نییە چۆن خوای پەروەردگار ئاگای لە دڵ و دەرونی تۆ نییە ئەو بیر و باوەڕی ئێمەی مسڵمانن توخوا با نەهێڵین کاڵ ببنەوە لە دڵ و دەرونماندا بەخوا زانستێکی کەم یەک ئاەتی قورئان ئەمە هەموو عەقیدەی ئیسلامیە کاتەکەمان تەواو بوو تاری جومعە ئینشاءالله لەگەڵمان دابن لە درێژەی خزمەت ئەم ئاەتە قورئانیانە کە دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها زۆر گەشببینیمان پێدەبەخشێ لەم دنیا جەنگەڵستان و تاریکستان و پڕخەم و مەراق و زوڵم مستەمەدا لەگەڵ ئاەتەکانی قورئاندا بژین و پەنا بۆ خوای پەروەردگار بەرین هانای هەموو بێکەسان پەنای هەموو بێکەسان هەر خوای پەروەردگارە
ئەوەی کەوا دڵەکان لە خەمباریەوە دەکاتە خۆشی هەر ئەڵڵایە، ئەوەی چای پڕ لە فرمێسک دەخاتەوە پێکەنین و زەردەخەنەی سەر لێو هەر ئەڵڵایە، ئەوەی ئازاری لەش بە ئازاران لادەدا و ئاگای لە حاڵی ناڵەی نەخۆشانە هەر ئەڵڵایە، دەبا بەدڵ لێ پاڕێنەوە بڵێن یا ئەڵڵاه یا ڕەحمان و یا ڕەحیم، خوای پەروەردگاری میهرەبان لێت دەپاڕێن یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەی، یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، یا ئەڵڵاه تۆ ئاگات لە هەموو ئەوەیە کە لەسەر وشکانی و سەردەریا و ناودەریا و ژێر زەویدا هەیە، یا ڕەبی خوای بە ئاگاداری خۆت بمان پارێزی، یا ڕەبی خۆمان دایک و باوکمان خێزانمان منداڵمان موسڵمانان بەگشتی هەموو مرۆڤێکی چاک خوای خۆت دەخینە پەنای تۆ، خۆمان دەخینە پەنای تۆ، خۆت بمان پارێزی یا ڕەحمان و یا ڕەحیم، یا ڕەبی خوای پەروەردگار بەزەید بە حاڵی نەخۆشەکانمان بێتەوە شیفامان بدەی، یا ڕەبی ئەوەی کە نەخۆشە یا ئەڵڵا یا شافی شیفای هەموو لایەکمان بدەی، شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری، یا ڕەبی ئەوانەی دڵ بەخەمن خوای پەروەردگار خۆت ئاگات لە حاڵیانە، خوایە بەس بە تۆ دەکرێت دڵی خەمبار دڵخۆش بێ، ئەوەی گرفتی دەرونی هەیە ئەوەی نەخۆشی دەرونی هەیە یا ڕەبی خوایە خۆت دڵخۆشی کەی، ئەوەی هەر گرفتاریەکی هەیە هەستم لێکراوێکی هەیە بێ بەهانا و هاواریەوە، دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لەم میلەتی کوردی موسڵمان و هەموو گەلانی جیهان بکەیتەوە، یا ڕەبی خوا بەرەکەتی خۆتمان بەسەرا بارێنی، بەرەکەتی زەویمان بۆ بڕوێنی، یا ڕەبی خوا لە هەموو خێر و بێرێک بەسەرمانە بارێنی، لە هەموو شەڕ و نەخۆشی و ناخۆشیەک خۆت پارێزگاریمان لێ بکەی و بمان پارێزی. آمين 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 والحمد لله رب العالمين.